خدایدل بۆ من ئەڵێم نە سیاست نە ئاین نە پلە کۆمەڵایەتیەکان نە جیاوازی بیر و ڕاکان کوردی یەک نەخستەوە بەڵام کورد ئایدل کوردانی کوردستانی گەوری جارێکی یەخستەوانێ و توانی لە شاشە جوانەکەی کە ناڵی کوردساتەوانێ ئەگە بۆ چەند کاژمێرێکیش بێ بینەرێکی تەواوی خۆی هەبێت و ماڵی کوردی یەک بخات. سڵاتان لێوێ. بەخێر هاتی. زۆر سپاس. بەخێر هاتی ئاڤین. بەخێر بێ ئەڤین جان. زۆر سپاس. ئەڤین جان تۆ ببیرم دێ لەوە دێشنی یەکەم کە هاتیت مەقامێکت وت ئورفە بووانێ؟ بەڵێ. لە بەرقاپی سەرا سفیان دەبەست شێخ و مەلا زاهید مەتافی کابە بوو. ئەوەی کە سەرنجی هەمومانی ڕاکێشاوە هەستی تۆ بوو. ئەمەش زۆر پۆزیتیڤە بەڕاستی. لە قۆناغەکانە ئەو گۆرانیانەی کە لەگەڵ گروپە بەردەوام بوویت لەوانەشە توانیت وەک بەشداربوویەک وەک دەنگخۆشێک خۆت دەرخەیت باش بوو. کوردستان پڕ شیرینە لە جانی تێڤە مێرگوکانینە لە جانی ئەو وڵاتی شیرینە لە جانی ئەو وڵاتی ڕەنگینە لە جانی. هەرەوە بوو کە بەم چەند قۆناغا تێپەڕیت هەتاکو و ئەم قۆناغی ئێستا. قۆناغی سۆڵۆ قۆناغێکی زۆر زۆر گرینگە بۆ ئێمە. لەبەرەوەی کە ئەو بەشدار بووە ئەو گۆرانی بێژە ڕاستە و خۆیەتی بەرامبەر ئێمە ڕاستە و خۆیەتی لەگەڵ گروپە بۆ ئێمە جێگای سەرنج بوو. بەڵام ئاگاداریشم کردیتەوە ئاگاد لەوە وشە بێ ئەوەی کە زۆر گرینگە بۆ گۆرانی بێژ خوێندنەوەیە ئاگاداری وشە و کەلامی تێکستی گۆڕانی. ڕاست. ئێمە هەمومان قەرارێکمان داوە. هەمومان تۆمان هەڵبژارد. ڕاست. پیرۆزە. زۆر سپاس. پیرۆز بینی. زۆر سپاس. زۆر سپاس. ببوورە بۆ ئەو شێش کە غەڵەت وتم لە شارەکەیە بەڵام تووزە سترێسی وای لێکردم کە زیاتی وێنەی نمونەیدانم. بەڵام ئیتر ئەوێ لەمە دووە بەتێکی گۆرانی باش هەڵبژێری زۆر ئاگار لە تێکستەکان بێ و وعدیشم پێ بیت دیوانی شاعیرەکان وەرگریت و بیخوێنیتەوە و بیخوێنیتەوە و بیخوێنیتەوە. بەدڵنیایی. ئەڤین تاو دەرچوویت هەستە چۆنە؟ هەستێکی زۆر خۆش زۆر زۆر خۆش لێ ناشارمەوە لێ ترسام لەوەی کە ڕێی ئەوان چێ بێ بەرامبەر بە من ڕێی لیژنە بەڕێزەکە بەڵام خۆشحاڵانە هەموو کۆمنتەکان پۆزتیڤ بوو و تێبینیشیان نەبوو تێبینیەکانیان لەسەر چاوم هەوڵێکی باش و تووتێکی باشیان بۆ قۆناغەکانی داهاتوو.